درامای باڵەخانەش یەکێک لەو درامایانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەبێتە میوانی ماڵەکانتان لە سەر شاشەی کورساتی عەزیزە و لەگەڵەوەش بینین کە زۆرێک لە بینەران چاوەڕوانی ئەوەن لە بەرۆی دراماکە بەشێکی زۆر لە ئەکتەرە دیارەکانی کورد لە نێو ئەم درامایە بەشداریان تیا کردو و یەکێک لەو درامانەی کە بە چیرۆکێکی جیاواز و سینارۆکی جیاوازیشەوە و ئەکتەرانیش لە چەندین ڕۆڵی جیاوازا بین. هاوکارانم چەندیمەنێکی پشتی کامێرای درامای باڵەخانەیان ئامادە کردووە. پێکەوە بینەرە بینەوە گەڕێنەوە. فەرموو. یاڵا بێدان 3 2 1 ئاکشن. جبسم كريكتر هات البردة من هذا جيب كريكتر